بە دوای شوێنێکی گونجاودا دەگەڕێی بۆ منداڵەکەت گەڕانەکانتان بوەستێنن. کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت هەڵبژێرە. ناونووسین بۆ ساڵی نوێی خوێندن کراوەیە. وانەکانمان با شێوازێکی هاوچەرخانە و سەردەمیانە بە سەرپەرشتی چەندین مامۆستای ڕاهێنرا و بە ئەزمون دەوترێتەوە. هۆکاری فێرکردن و تاقیگی زانستی بە شێوازێکی سەردەمیانە بەردەست دەبێت. وانەی وەرزش و هونەریەکان لە هۆڵی تایبەت بەوانەکان دەوترێتەوە و هەل دەدرێ بە فێرخواز تا برۆ بە بەهرەوتوانەکانی بدا. وانەی ملوانی لە ناو بینای تایبەت بە قوتابخانەکەمان دەوترێتەوە. پەروەردە و فێرکاریمان هەمیشە جیاواز بووە. پەلە بکەن و ناو تۆمار بکەن. ناونیشان سلێمانی هەواری شار پشت قوتابخانەی چیا. مارگرێت هیوایەک بۆ ئایندەی منداڵەکانتان.